دوای نزیکەی 45 ڕۆژ لە داخستنی دەرگای خوێندنگاکان جارێکی دیکە دەوام لە ناوەندەکانی خوێندن دەستی پێکردەوە. گۆشە گوتم ئFT هەمیشە تەنیشتی گۆشە کۆساینە بەرابەری گۆشە ساینە. لە کۆی نزیکەی 1,800,000 خوێندکار دەرگای خوێندن تەنها بۆ نزیکەی 150,000 خوێندکار کرایەوە کە ئەوانش پۆلی 12ی ئامادەیی بوون. لە ناوەندی پارێزگای هەولێر لە کۆی 213,000 خوێندکار نزیکەی 19,000یان پۆلی 12ی ئامادەین و بەڕێکاری تەندروستی دەستیان بە پرۆسەی خوێندن کردەوە. مەرجی دەستپێکردنەوەی خوێندن و بەردەوامبوونی خوێندن ئەوەیە کەوا قوتابیان و مامۆستایان پابند بن بە تەواوی ڕێنماییەکانی تەندروستی. لەگەڵ ئەوەشدا بۆ ئەم ساڵ بۆ ئەم قۆناغی دووەمە وەزارەتی پەروەردە فۆرمێکی ئامادە کردووە بۆ قوتابیان. ئەم فۆرمە ڕێگە دەدا کەوا قوتابی ئارەزوومەندانە دەکرێت نەیە بۆ قوتابخانە لە ماڵەوە خوێندنەکەی خۆی بکە بە ڕەزامەندی بە خێوکەری قوتابی. بە هەمان شێوە پرۆسەی خوێندن بۆ پۆلی 12ی ئامادەیی لە چوارچێوەی ڕێنمایەکانی تەندروستی لە هەرێک پارێزگای سلێمانی و دووهۆک و هەڵەبجەش دەستی پێکردەوە. بەڵام مامۆستایان دەڵێن پرۆسەی خوێندن تەنها دەوامکردن نییە، بەڵکو دابینکردنی بژێوی ژیانی مامۆستایان و فەرمانبەرانیشە. بەڕاستی ساڵێک لە مانگی یەکا دەست پێ بکە بە دڵنیایی ساڵێکی کەم و کوڕە، بەڵام دیارە ئەو پلانی کە وەزارەت دایناوە لەمڕۆ کە دەستپێکی خوێندنە بە پۆلی 12ەکان هەتا مانگی 3 ئەمان ئیمتیحانی وەرزی یەکەمەکەن، دیارە منهەجەکە کەم ناکرێتەوە، بە هەمان شێوە ئەڕوات بەردەوام ئەبین و وەرزی دووەم لە مانگی 4 دەست پێکە. کۆتایی ئیمتیحانەکانی پۆلی 12ەکان گشتیەکە ئەچێتە 24 حوتەوە. ما ئاگداریاوا کرد پێ دەوێت ئەو ڕۆژە ئەو لەهیم بێن هەمی ڕێکارێت تەندروستی بکاربینن. ئەvە بنسبەتی خطوە بەرهینگێژی مەلمەدرسێ مەدرسە خۆ ئامادە کرد و مەکەل و پەلێت پێدویژی خڕ ئامادەکردن بۆ هەندێ و وەک ئەڤ ڕۆژە ئەولی یا خواندنێ وەک ستافی ئیدارێ ئەمە بەر دەرگەهێ مەدرسێ بووین و مەستیقبالە قوتابیت خۆکردن ئەوی کە مامەژینە ئینای مەیت داینێ مەیت وەزعکردین. پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان لە 28 ئەیلوول دەستی پێکرد، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڤید-19ەوە لە 1 تشرینی دووەم پرۆسەی خوێندن ڕاگیرا. لە پێناو نەفەوتانی ساڵی خوێندن وەزارەتی پەروەردە لەگەڵ لیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا چەند بڕیارێکی دەرکرد. پرۆسەی خوێندن بۆ پۆلی 12 لە 16ی ئەم مانگەوە دەستی پێکرد. بە جۆرەی ئەو پلانەی دانراوە تا مانگی تەمموز بەردەوام دەبێت و لە 27 تەمموز تاقیکردنەوەی وەزاری و کۆتایی ئەنجام دەدەن. بۆ پۆلەکانی یەکی بنەڕەتی تا 11ی ئامادەیی لە 1 ئایار دەست بە خوێندن دەکەنەوە و لە 21 حوزەیران تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەم ئەنجام دەدەن. مانگەکانی تەمموز و ئاب بۆ ئەم قۆناغا دەبێت بە پشوو. وەرزی دووەمی خوێندن بە پێچەوانەی ساڵەکانی ڕابردووەوە لە 4 ئەیلوول دەست پێ دەکاتەوە و لە 22 کانونی یەکەم کۆتایی پێدێت، واتە ساڵی نوێی خوێندن دەکەوێتە 1/1/2022ەوە کە پێشووتر لە مانگی ئەیلوول دەستی پێدەکردەوە. سیروان حوسێن، کورسات نیوز.